دەستان خۆش بی بەر لە هەر شتێک سپاس بۆ پایتەختیش ئێوە هیلاک بوون زۆر یەکەم کەس شوابزان بڵاوتان کردەوە دەستان خۆش بێ وەڵای ئێمە وەکو ماڵبات بەڕاستی کارەسات بارین بەڵام لە هەمان کاتە دۆزینەوەی تەرمەکەی بۆ ئێمە وەکو تازە بە زیندوێتی دیتمانەوە بەڕاستی چونکە کۆتای بە چاوەڕوانی دێ هەم بۆ کاکم بۆ براژنم وەکو بدایک و باوکێک و بۆ تەواوی ماڵباتەکەشی ئیتر کۆتای چاوەڕوانیە ئینشاءالله هەو بێخوای گەورە ئەو کۆتایی بەم بابەتە بێت بەڵێ گومان نییە یعنی ئەوەی کە بینیمانە لە ڤیدیۆکە جلوبەرگەکەیتی و نیشانەکانی هەمووی وەکو ئەوەیە کە خۆمان پێمان وایە تەرمی جوانە مەرگە لەبەرەوەی کراسەکەی پانتۆڵەکەی و تەواوی ئەو نیشانەکە ملوانکیەکی ملیتی ئەوانە پێیان گوتون بەو دوایە هەموو خۆیەتی جان باوکی لەو بارەیەوە چی دەڵێت؟ وەڵی باوکی تر هیلاکە ماوەی 8 مانگە چاوەڕوانی ئەو ڕۆژە بوو کە بیدۆزێتەوە بەڕێتی وادارین تر بەڕە تامەزرۆیە بۆی نەتیجەکە وەکەوە دەرچێت کە بخۆمان پێمان وایە تەرمی جوانە مەرگە و ئینشاءالله واش دەبێت خوای گەورە پێمان بەخشێت و ئینشاءالله شارستانی سەرەتا چی بە ئێوە؟ من لە کاک مقدم کاروان میراودەلی تەلەفۆنم بۆ کرا کاک ساعت وەکو باسم 4:20 دقیقە بوو وەکو بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران گوتی تەرمێک دۆزراوەتەوە گومان دەکرێت تەرمی جوانە مەرگ بێ پێی و ڤیدیۆی کە بڵاو بۆتەوە ئیتر داوامان لێکردن بڕۆین گوتیان پێویست ناکە خۆمان هەموو شتێک ڕێکارەکان دەگرنە بەر ئێوە تەنها لە پزیشکی دادوەری چاوەڕوان بن ئێستا لەمە لەو کاتەوە چاوەڕوانی تا ئێستا وەزارەتی ناوخۆ دەڵێت تیمێک میوان پێکێناوە تیمێکی بۆ تەندروستی بۆی پشکنینی DNA ڕاستەکە من بەفعلی وایە من ڕاگەنراوەکەم بینی ئەو تیمە پێکەنراوە و ئینشاءالله ئەوان ئیش خۆیان دەکەن وەکو پزیشکی دادوەری بەڵام تا ئێستا هیچ شتێک نییە و هەتا تەرمەکە نەگات هیچ شتێک ناکرێت